ئۆرشەلیم 45,000 کورتن ئەم پیاوە یەکێکە لەوانە 6 ساڵە لە ئۆرشەلیم دەژی بەڵام ئێستاش دڵی لای حەسەن زیرەکە. لەسەری بۆکان قسە دەکەم ئێمە ئەمن باوکێ من لە بۆکان کاری دوکانی پێ هەیە ئێمە زۆر پولدار بودین وەختی ئەگەر هاتین لێرە هەموو چیز لێرە هەیە ئەمە لە بۆکان هیچ نەبوو لێرە ماڵ هەیە زیندگی هەیە ڕۆزی هەیە خۆراکی زۆر هەیە لێرە لەگە سینەمێ قەبێرەمێ هاوایاران ئەغێ حاکمی بمێدا لە سێدارایە ئەغێ تا بمێرمێ دەزە ناگرێمێ لە کوردستان هەمیشە گلەی لەوە دەکرێت